بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی ئازیز و خۆشەویست، جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی بەفەڕ و لە ڕۆژێکی پڕفەڕ و بەرەکەتی هەینیدا بە خزمەتیەوەی ئازیز و خۆشەویست دەگەمەوە. لەم ڕۆژە پیرۆزەدا داوای سڵاوات و میهرەبانی و خۆشەویستی خواکەم بۆ گیانی پاکی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم. خوای گەورە شەرەف و ڕێزی شوێن کەوتویی و دواکەوتوی پێغەمبەری خوامان صلی الله علیه وسلم بەنسیب بکە تا لە دنیا و لە قیامەتدا ڕووسور و سەرفراز و براوە بین. لەم ئەڵقەی بەرنامەکەمدا لەگەڵ میوانە ئازیزەکەم گەشتێکەکەین بە ئەزمموی زانست و گەڕانی بە دوای زانستدا. لەوێشەوە دەچین بۆ بابەتێکی ئاینی کە ئەویش بریتە لە ئومێدبوون بە ڕوحم و بە بەزەی خوا و دوورکەوتنەوە لە نائومێدی و ڕەشببینی بەرامبەر بە لێخۆشببوویی و بەزەیەکانی خوای گەورە کە بێگومان دەیان ئاەت و فەرموودەی پێغەمبەری پێشەوامان هەن صلی الله علیه وسلم باز لە ڕوحمی بەرفراوانی خواکەن بەرامبەر بە بەندەکانی. میوانی ئەمجارەی بەرنامەی بەفەڕ زۆر بەڕێز جەنابی مامۆستا مەلا نامیق هەنارەیی زانای ئاینی پێکەوە باز لە ئومێدبوون بە ڕەحم و بەزەی خواکەن. جەنابی مامۆستا زۆر سوپاس دەکەم. سوپاس بەو دەرفەتێک کە پێت بەخشین. خوای گەورە پاداشتی بەخێری ئێوەشدا تۆی خوا بەخێر بێن لەسەر سپاس. چاوت خۆش مامۆستا گیان. ئاماژەم بەوە کرد کە پێمان خۆشە بزانین مامۆستا نامیق هەنارەیی کەی و چۆن دەستی بە خوێندنی زانستە شەرعیەکان کردووە و لەکوێوە دەستی پێ کردووە و تا ئێستەش چەند وڵات و چەند ناوچە و چەند شار گەڕاوە بە دوای عیلم و زانستی شەرعیدا. بسم الله الرحمن الرحيم وبه نستعين وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خواهی گەورە پاداشتان داتەوە بۆ دەرفەتە ئینشاءالله ببتە مای خێر و بەرەکەت و سوود بۆ خۆمان و ببتە پند و دەرس و وانە بۆ ئەو بەڕێز و خۆشەویستانەی کە دەمان بینن بۆی ببتە ئینشاءالله تعالی شتێکی چاک لە بۆ ئەوان کە بتوان لە ئەزمونێکی کەمی ئێمە لە بواری زانستی شەرعیدا سوود وەربگرن کە ببتە تەشجیعێک و هاندانێک لە بۆیان ئینشاءالله. خۆی دیارە من گە تەماشای بکەم سەر بە گەڕانی خوێندنی خۆمدا بچمەوە. ئەوەل جار دیارە من لە قۆناغی سەرەتایی خوێندنم کردووە بیداتی لە ساڵی هەشتا و کە یەکەم ساڵی خوێندنم بووە لە ئیبتیدایی سەرەتایی دەستم پێ کردووە تا شەشی سەرەتاییمان تاوا کردووە تا سێم تەوەستە و کە ناوەندیمان تاوا کردیە لەوێ و لە ساڵی 91ەوە چوومەتە مەدرسەی دینی سەر بە وەزارەتی ئەوقاف قوتابخانەی زانستە شەرعیەکانی بڵێن سەر بە وەزارەتی ئەوقاف لە هەولێر لە 91ەوە کە چوومە پەیوەندیم پێوە کردووە دەستم بە خوێندن کردووە تا ماوەیەکی بۆ ماوەیەک دوایی لەبەر حاڵی ئابووریمان دابڕین لە خوێندن پاشان تەواومان کردووە. لەوێشەوە بڵێن هەتا ساڵی 98 ئەو هەر بەردەوام بووینە لە خوێند و مەدرسەی دینی لەگەڵ ئەوەی کە 2 ساڵێکونی و پچڕاون لەبەر بواری اقتصادی ئەوانەمان. پاشی ئەوە دەستمان بە خوێندن کردوتەوە لە برێن پەیمانگای شافعی لە هەولێر کەمە پەیمانگایەکی ئەهلی لە زانستە شەرعیەکان بوو کە زۆرنی لە مامۆستانی هەولێری ئێستاش کە لەوێیان خوێندووە کۆمەڵە مامۆستای زانای گەورە و بەناوبانجی هەولێر کە لەوێ دەرسیان دەگوتۆ لای ئەوانیش زۆر وەکو زانستی بنین فقهی وەکو زانستی نەحو و سەرف وەکو زانستی عەقیدە تەفسیر ئەوانەمان خوێندووە لەوێن دەرێ 2 ساڵێک بەردەوام بووین. پاشی ئەوە مدەیەکی دیکەی پێچوو کە لە ساڵی 2001 دەستمان بە ئیمام و خەتیباتی کردووە ئەوە جار لە گوندی شێراوە. ئەم لە 2004 ئەو جار دیسان قۆناغێکی دیکەی زانست چوینەوە بەرخوێندنێ لە کۆلیجی شەریعە لە زانکۆی بەغداد لە 2004 تا 2008 ئەو 4 ساڵش دیسان لەوێ کولی شەریعەمان خوێندووە زانستی شەرعیمان وەرگرتووە. پاشی ئەوە ڕاوەستاوین هەتا ساڵی 2012 لە سەرەتای ساڵی 2012 هەستاین گەشتمان کرد بۆ سوودان و لەوێش لە ماجستێر خوێندمان لە فقهی ئیسلامیدا کە ماجستێرمان الحەمدە فەزل و منەتی خوای بە پلەی نایە بەدەستێناوە بە فەزلی خوای و لە 2018 دیسان هەر لە ناوەڕاستی 2018 بۆ جارێکی دیکەش
ئەو جارە گەشتی وڵاتی مالیزیامان کردووە کە تاکو ئێستا بەردەوامین لە قۆناغی دکتۆرا ئەلحەمدولیلا شە لە فیقی ئیسلامی بەیزنی خوای گەورە لە کۆتاییەکەی نووسیندا ئینشاءالله بۆ چەند مانگێکی دیکە خوایار بێ مناقەشەی پێ دەکەین زۆر باش مامۆستا جەنابە داماژە بەوەکەی کە لە قۆناغێکی زۆر پڕمەترسیا لە 2004ەوە بۆ 2008 دەچیتە شاری بەغدا کە ئیتر سوپای داگیرکەری ئەمریکا دێتە عێراقەوە کردەوە خۆکوژیەکان و تونند و تیژەکان لە عێراقا ئیتر ئەگەنە ئەو جوولوتکە مەبەستمەوەیە ئەم خۆ هینەیەک جەنابەدەوەی کە ئاچی بە دوای زانستدا هۆکارەکەی بۆ چیەگە پاڵنەری ئەم چوونەی تۆ بۆ بەغا تەنها خۆشەویستی علم و ئەوە بووە کە ئەگونجای خەڵکێک بڵێ لەم لووتکەی تونند و تیژی و خۆکوژی و تەقاندنەوەیدا مامۆستا بۆچی چوە بۆ بەغدا بەڵێ خۆی دیارە ئەوەی کە من هەر شەیدا و بڵێن عیشقی بوویمە زیاتر بتوانم زیاتر علومی شەرعی کۆ بکەمەوە کە بەغداش دیارە کۆلیژی شەریعە زۆر مەبەستم بوو کە بیخوێنم دەبەر ئەوەی لێرەش تەمەنەکەمان بەسەردا چوو بوو وەرنەدە جیران و کاتەکەی زۆر ڕۆیشتە بوو لەبەرەوە چوە لە 2004 کە ئێمە دەستمان بەخوێنی کۆلیژە شەریعەکرد کۆلیژ شەریعەکرد تەمەنمان لەوە چوو بۆ دەرێکەر و وەربگیرین کە چوین لەوێن دەرێت تەبعاً وەریان گرتوین کە وەریان گرتوین چاوماوکەت چەندین شخصیاتی گەورەی دکتۆر ئەحمەد کوبەیسی وەکو دکتۆر ئیبراهیم هیتی وەکو دکتۆر عەبدوڕەزاق سعدی وەکو کۆمەڵە ئەوانە ساتیدەی زۆر بەرز لێبوون زۆر مشتاقتر بووم لە وەرگرتنی هەتا من وەکو مەشهەدێک لۆ ئەوە کە چووم لە بۆ بەغدا تەقدیم کەم تەبعاً لێرکوانە هەندێک لەو مامۆستا برا ئازیز و خۆشەویستانەمان کە پێکەوە لە ئیشی کاری بانخوازیدا ئیشێ دەکەین زۆر پێیان ناخۆش بوو بچمە بەغدا لەبەر ئەو حاڵە ناڕەحەتەی کە بە ڕێزت فەرمووت پێیان ناخۆش بوو بەڵام من لەبەر عشقی عیلم و زیاتر بڕێنی قۆناغەکانی دیکەی دوای شەریعە و خوێندنی بۆ خزمەتکردنی ئیسلام و وەرگرتنی عیلمی زیاتر و پەیداکردنی زانست و زانیاری زۆرتر بۆ خزمەتکردنی ئیسلام و مسلمانان و وڵات و شاری خۆم بە علومی شەرعی حقەتەن ئیتر ئیستخارم کرد ئەوم کرد ئیتر دوایی یەکلام کردەوە حتا زۆر پێناڕەحەت بووم بۆی کە بە تەنیا ڕۆیشتم بۆ یەکەم جاریشم بوو هاوڕێشتیشت نەبوون هاوڕێشتیشم نەبوو بۆ یەکەم جار بۆ تەقدیمکردن کە چوومە بەغدا گوتیان لە ئەعظەمیەی جامیعەی ئەلئیسلامیە هەیە لەوێن دەرێت تەڵەبەی وەردەگرن کاتێکە گەیشتمە وێن دەرێ سوبحانەڵڵا لە بیرمە دەوری سەعات نزیکی 12 زۆر زوو پێشی بانگی بانی لە مشتاقی ئەوە بەڕێکەوتم هەولێرێ پێشی بانجی نیۆڕۆ گەیشتمە ئەوێن دەرێ کە چوومێ گوتیان 7 ڕۆژە قبول ڕاوەستاوە قبول ڕاوەستاوە بەڵام ئیتر براکم بینی مامۆستا یوسف ماسەی سو گەرمانی برای ماسە دەرگەرمیانی بینیم نەمەنە سەلام کەلاوێکمان لەگەڵ یەکتر و گوتی و چاکی براکەم لێ وتم وڵا هاتوومە بۆ تەقدیمەیش ماشەڵڵا ئیتر دیارە قەدەری خوای نەما و ئیتر هەناسە سارد بوو وڵای زانکۆی بەغدا کولەی شەریعە لەواچێ لەوێن دەرێ وەربگیرەی بۆ ناچ سەرێ برێلەوە وڵای تر ئەو کاتە پرسیارم کرد لە هەندێکی دیکە وتیان لە مزگەوتی عاقولی لای شارع جمهوری و شارع متەنەبی هەیە لەوێ کورد دەمێنێنەوە دەبڕۆ خۆت بینی بەڵکم ئەگەر خەڵکێکی لێبێ وڵایترمی شارزانم بەس بە تەکسی بە حکومی زمانی عەرەبیەکەم دەزانێ تەکسیەکەم کرد گوتم بمگەینە لای شارع متەنەبی و مزگەوتی عاقولی وڵایتر کە چووم لەسەر جادەکە داینەم ئیتر چوومە ناو مزگەوتەکە لەبەرەوەی کاتە پاشی نیۆڕۆیە بوو دەرگای مزگەوتەکان دادەخران ئیتر زۆر لە دەرگاشی گەورەی داداری هەبوو زۆرمە دەرگادا تقریبا زیاتر لە 20 دقیقە وەستان لە بە ئەو دەرگایە کە گەرماش بوو زۆر منیداتر ئاخیری کردیانەوە کە کردیانەوە دەبینم مەجموعە تەڵەبەیەک لەوێن دەرێنە تەنها یەکە چەندەناسیمی هەولێرە ئەو لەو کاتەدا دیار بوو لە ماجستێری دەخوێنست لە زانکۆی بەغدا سەلام عەلەیکوم عەلەیکوم سەلاممان کرد فەرمووت وڵا هاتی مەلایەن گۆ بمینێم و سبەینێش بم بێ ئەو زانکۆی بەغدا بزانین قبول هەیە وتی بەسەر چاو وڵایتر بەیانی سەعات 9 ڕۆژی پاشتر چوین چونکە ئەوەندە دڵم پێ بوو ئەو شەو هەندێک دوعا کرد خوای گەورە قسمەتم خەبە و بەغدا زۆر مەراقم بوو یعنی چوون بەغدا بە مدينة العلماء مشهور بزور بيخوش بهم استفادهش بهم ولو وقتك دواي أو وزعاني شر بيقدادان أو أنا هبو بلان بهر حال يعني زياتر شوقي علمك وخويندنك وبريني قناغي خويندون بدا سناني بالروانا ميزانستي يعني أو أنا براسي قرم تري دكردم أو شتاني دي كم زور أو بينادا هذا ما هشتك من بصير بيه لبروي طلب العلم دكين وطالب العلم إن شاء الله أخوي يقول هشتك من بيتسري وشهادة من بقسمة بين بينادا
ئیتر چوینە جامعی بەغدا هاتە شوێنی قبولەکەی و برایە شێخوای گەورە بیپارێزی ئێستا دکتۆرای تاوکی مامۆستای زانکۆیە لە سۆران چوین تەقدیممان کرد پاشی تەقدیمەکە وتیان ئیمتیحانە بەڵام بەیانی وەرن سەعاتدە لێرە بن بۆ ئیمتیحان ئیترتم باشە دی ئیمتیحانەکە چێتەوە ئیمتیحانە شەفەی هەر ئاوایە هیچەوە نییە تەحریری بێتون و منهەج بێ لە عموما حەسەبەوەیە نائیبی بڵێن عمیدی کودی نائیب عمیدی کودی پرسیارتان کە نای دکتۆر محەممەد عەتیە ساڵح وڵای ئیتر ڕۆژی پاشتر چوین دیسان بە هەمان شێواز ساعات 9 لێن دەرێبوون شەوقم هەبوو زۆرم دڵ پێ خۆش بوو نی ساعات پێشی وەختەکەی خۆشم هەلێ چاوەڕێن دەکرد ساعاتدە دیاروبانجیان کردین و خڕبووین و یەکێک دەچوینە ژۆرێ قورئانی پێدەخوێندین هەندێک پرسیاری لێکردین بواری فقی هەندێک پرسیاری لێکردین دەربارەی علوم القورئان وڵا الحەمدولله من زۆرینەم جواب داوە وتی من پێم خۆشە تۆ بچی قسمی ئوسوول الدین ئەمیشتمەوە وڵا حەزم لە قسمی شەریعەیە وڵی تۆ بە پێی پرسیارەکان پێم خۆشە لەوێ ئیسفادەی زیاتر دەکەیت منەوەڵا حەزم لە قسمی شەریعەتر بۆی نووسین لەبەر دڵی خۆت ئەو خۆی دیاری دەکرد بە پێویستەوەکان بەڵام ئێتر قسمی شەریعی بۆ نووسیم الحەمدا شکری خوا بکرد و سۆزەی شکرم برد بۆ خوای گەورە حەمدە کەوەرگیرە جا ئەوە قۆناغی بەغدا ئەوە بوو کە چوون بە دوای عیلمدانی حەقەتەن زۆر ناخۆشیمان دیت زۆر ناڕەحەتیمان دیت زۆر ئەزیەتمان دیت زۆر ئازارمان دیت حەتاکو بگرێمە قسمی داخلی هەبوو بەڵام قسمی داخلی لەبەرەوەی ئەو کاتە ینی تازە سەرەتا فیتنە و شەڕی تائیفی دەویست دەست پێ بکە ناڕەحەت بووین بە تایبەت لە 2006 کە ئەو ساڵە ناوی نرا یوم حرق المەصاحف والمەساجد ڕۆژی سووتانی قورئان و مزگەوتەکان کەواتە مامۆستا کاتێککە یاداشتەکانی مەرحوم دکتۆر مستەفا زەڵمی مامۆستا مەلا عەبدولکەریم دەڕی زەخمێنیتەوە باسی چەرمەسەری و عەزیەت و ئازاری خوێندنی زووی حوجرەکەن بە هەمان شێوە بۆ خوێندنی ئەکادیمی ئیسلامی ئەم سەردەمەش بەتایوەکو جەنابەت ئەم مەشەقەت و ئازار و ناڕەحەتیانە هەربوونیان هەبووە طبعا زۆر هەبوو لەبەرەوەی لە بەغدا 2 ساعات کارەبا هەبوو 4 ساعات نەبوو بەرنامەکەەوە بوو 2 ساعات هەبوو 4 ساعات هەبوو 4 ساعات نەبوو ئیتر بە تایبەت بەختایەکی گەرمیش و بە تایبەت لە هاوینە بە تایبەت لە ئیمتیحاناتەکان لە سەر ساڵ و لەوانە بەڕاستی زۆر بە ئەزیەت بووین جا ئێمە لەبەر وەزعی ئەمنیش لە مزگەوت دەماینەوە حقەتە مزگەوتەکە ئیمام خەتیبێکی کوردی لێبوو مامۆستا یوسف ئێستا دکتۆرای هەیە لە زانکۆی ڕاپەڕینە خوای گەورە پاداشتی داتەوە کە بووە مەوای کوردەکان و باوکی کوردەکان و خۆمخۆر دوای ئەو مامۆستا محەممەدی برای کە ئێستا دکتۆرای هەیە و مدیری مەدرسەی ئیسلامیە لە کەرکووک و ئیمام خەتیبیش لە مزگەوتێک لە ڕەحیمەوە خوای گەورە پاداشتی داتەوە ئەو دەرگای ئەو مزگەوتەی ماڵی خۆی واڵا کردن هەموو جومعانیش قوتابیەکانی علومی شەرعی دعوت دەکرد و نانی پێدەدان وەکو برایەک خەمخۆر و ئەو بوون وە خەڵکەکەی ئەوێش بەڕاستی حتا عەرەبەکان خوا پاداشتیان داتەوە پێشەمەن ئێواران بە زۆری دەیانگۆ دەبی جل و بەرگەکانتان بێخنەنا ئەو قبول ناکەین گردنتان ئازا ناکەین ئەگەر بێت و شمەکەکانتان نەیدەنێ ئێمە بیشۆنەگۆ لە خزمەتی علومی شەرعی یعنی سوبحانە چووی خۆمان یەکلا کرد بۆەوە خوای گەورە ئەوانی دیکەی هەموو بۆ ئاسان کردبووین بەڵام لە ڕووی ئەوە چەندجار 2 جار 3 جار بەسەر ئەو مزگەوتیان دادا چۆدانی ئەو مزگەوتەش بگۆڕن بە ناوێکی دیکەوە بەڵام ئیتر دیار بۆ خەڵکی منتیقە لێنە دەگەڕا حەقەتەن ینی ئازار بوو و ئێمە زیەت بوو و ئێمە ئەمە خاڵی چەند خاڵێکی دیکەوە بوو ینی هاتچوومان بە پیان بوو نیو سعات دەچوین بە نیو سعات تاتین هەت سیارە هەبوو بەس بەرەی زۆر جادەکە نزدیحام بوو کە چوونە بە سیارە بڕۆین جار و بە سیارە بە 40 دقیقە دەگەیشتین بە پیان بە نیو سعات دەگەیشتین بەرەی زیحامی بەغدا یەکجار زۆر خەدەماتیش نەبوو تایبەت ئەو ترافیک و ئەوانە زۆر بێسەر و بەر بوون یعنی بە پیان دەڕۆیشتن کە پیانیش دەڕۆیشتن ڕاستی مەجددی کراس و پانتۆرمان لەبەر دەکرد بەڵام هەر لە بۆ مەلایانی ئەمنی خۆش نەبوو بە سەراحەت کە دەچوین و دەهاتین ناڕەحەتیەک هەبوو مۆسا تەوەری دومی ینی بەشی دومی بەرنامەکەمان ئومێدبوونە بە ڕەحم و بەزەیی خوا کامەش لایەنێکی گەشتبینیە بە لە فترەی فەقێتی و خوێندنیشدا بە شتێکی خۆشیش بگێڕینەوە بزانم بە هەر باسی خەم و ناڕەحەتی و نەبوونی و بێکارەبایی و گەرمایی نەبێ بەلای لایەنە ئیجابی و گەشتبینیەکە شتێکی خۆشمان هەر بۆ بگێڕەرەوە وەڵام من دووشتی خۆشەیە بە کورتی پوختی شارەی پێ بکەم بۆ مامۆستای بەڕێز یەکیان ئەوە بوو لە ساڵی 2006 لە سەرەتای ئیمتیحان و تاقیکردنەوەی سەرە ساڵ کە لە مانجی 6 بوو گەرم بوو بەغداش لە سەعات 2-3 نیوەڕۆیە منع تەجەول بوو ئەو کاتە 2-3 نیوەڕۆوە تا حەرتی بەیانی قەدەری خوای دوای نوێژێکی عیشا تر جار وە بوو ساڵانە جارێک ژانی کلیێمە گرت قەدەری خوا ئەو شەوە ژانی کلیم گرت تا یەکی شەو یعنی تر وتم تەواو ئاخیر شەو تر کۆتاییم هاتووە ژانی وام گرت شتیوان نەبوو ئەو برانشتیان پێ ناکرێت کەس ناتوانانی بستە دەڕێ
ئەمجار ئەو مامۆستا کوردەکەش لێ نەمابوو مامۆستایەکی دیکە بە نەیعدان عەزاوی هاتبووە جێ ئەو تەلەفۆنم بۆی کردو بانک گوتم یاشق بزانە ئەگەر حەبێک یا بمگەینی ماوەتی وەڵام مشکلەوە نییە ماوەتی ئێستا هەر بکوی بچێ دەرێ گولە باران دەکری لەبەرەوە منعتە جەولە ئەوە یەکەوە دومیشتیش خەڵکێکی ئیلابەلە لەو منتیقەیە زۆرە شعبیە منتەبەی گەڕەشی فەزدە و لانزەم چی ئەوانە دیکەچی هیچی نییە ئێتر گوتم لی گەڕێن ژان یعنی لە تاوە ڕوحی ئەچێشە وا بوو الحەمدە و شکر جاو لە ئومێد و ڕەحمی خوای گەورە ئێتر میش ئەوەکەم کرد با دەستی ڕاستەم لەسەر ژانەکەی دانا و أو دعاء في غمس صلى فرمي كبلي أعوذ بالله وعزتي وقدرتي من شر ما أجد وحاضر اترت سورة فاتحة وسورة بقرة لكاتك من زم خونك لقى بانجي بياني بخبر هات مش ولا حوشي مزقتك خوتم اتر لقى بانجي بياني كي بخبر هات اتر تايس بفضل منتي خوا أم جانا نما أو يقول أميد ورحمي خواي جورا هيج أميد منا ما بكس اتر أو بخواي جورا وينشر رحمته من بعد ما قنطوا إنسان قتنا أميدنا بلا رحمة خواي بالوديان ئەمە بڵێن یەکیانەوەنە جاری دیکەش عینەن لە سەد عوضێم لەوێن دەرێ مەجموعە براک بووین هاتینەوە بە کۆستەر دەچوینە کەرکک لێ دەکەکو داهاتینەوە هەولێر سەد عودێم ئەو کاتە مەنتیقەکی زۆر خەتەر بوو یعنی لە دەوری عەسر گەیشتینەتە ئەوێ پێشی بانگی عەسر ئەووالا 3:30 دەبوو ئیتر سارەیەکی سوپەر بەڵتەیان پێدەگۆ ڕایگرت و 3 نەفەر هاتنە خوارێ دەموچایم لەوەت بوو کرانشۆفیان لێ ڕاگرت لە کۆستەرەکەی کۆستەرەکەیان دا ئەولا یەک سارە لە دوای من نەوێرا بێ ئیتر یەکێک ئەوها هاتوو منیشتە پێشەوە بووم هەرەوەندە گوتم حەسبی الله ونعم الوکیل چکە کاتە وا بەناو بانگ و کە کورد بەدایان بردەم و پارەی باش دەکاتن تری مشکلاس پاتۆرمان لەبەر بوونە بڵێ شمەکێکی لیباسی علمی ئەوانەمان لەبەر کەس ناوێرە لەبەر هاتوو چووی ڕێگایەکە و مەسائلی تایفی وەسم لە ڕەحمەت و ئومێدی خوادی ئینسان قەت بێ ئومێد نەبێ کە ئەو زیکرە بکرد ئەوەی من هەویم هێنادرەی کولی شریعی بوو 10,000 دیناریەکم پێ بوو کە بێنمە دەرێت چای بەهۆی کولی شریعی کرد وتی عفوا یەکسەر ئەو کەم هەنگ تۆ دام ناوە و ئیتر ڕۆژم جامە وەسەکە ئەوەی حەسبی الله ونعم الوکیلەکە بوو کە ئومێدی خوای گەورە بوو ئەخیری وا بوو وتی طلع فلوس مالكم گوتی ئەوانی دیکە پارەی خۆتان بێنە دەرێ تر هەم 5,000 و 10,000 ئیتر وتی یاڵا ڕوح الله یاکم والله ڕوح الله یاکم والله الله یاکم وتی ڕۆشت خوای گەورە نەجاتی داین الحەمدا يعني هیچ کاتێ خوای پەروەردگار بەڕاستی محرومی نەکردینە لە ئومێد و لە ئەوەی کانی خۆی شتێکی ئەگەر خۆشیش وەکو دەڵێ لەتیفە بجێڕبەوە هەر تابیان وایە دائیمەن مەجموعەیەک بووین هەموو مامۆستای زۆرینی مامۆستای مزگەوت بووین هەرێکی کەم مامۆستای بڵێن مەکتەب بوون لەگەڵ ئەوەشدا لە حوجرە دایان خوێن کە لە کولی شریعە دایان خوێن چوونە بەغداد دەرێ زۆر زەحمەت بوو لە پاشی نیوەڕۆیەوە قەدەری خوای گەورە پاشی عەسری زۆر گەرما بوو کارەبانە و بەڕادێکمان هەبوو بە فروشتیان داهشتە ناوێ ئەو کاتە ئێمەش بوونە دوو وەجبە وەزبەکمان ئی هەولێر 5 نەفەر بوون وەزبەکی دیکەشمان ئی کەرکووک و دەوروبەری کۆیە بوون ئەوان 8 نەفەر بوون هەر کەس شتی خۆی تایبەت دەکرد قەدەری خوای تر زۆر حەزمان بە سێڤن و بیپسی بوو تر کەسیش نەبچێتە دەرێ بکرد دوکان هیچ نییە دانەیەکیش لەناو بەڕادەکەدا بوو ئەوە بۆ خۆشی لە تیفە دەجێڕبە کە لەگەر برایان قوتابیانەکانی عولمی شەرعی کردمان ئێتر چ بکەین چ نەکەین ئەوانیش دائیمەن ئەگەر شتێکیان بخوارد بە ئیشارەتێکیان دەدا یەکتری دەچوونە ئەو لای بە تەنیا دایان خوارد بە ئێمان نەدەوت قەدەری خوای گەورە بیش بە براکەم گوت وڵای وەزا شتێکم شک کردووە لەناو بەڕادەکە بەس دەبی ئەمەش بچینە 5 نەفەرە لێ بیخۆین و ئەخە چۆن دەبێتم حەقتان نەبێ وڵات چوین ئیتر سێڤنیان لێدانا بوو سێڤنەکە زۆر سارد بوو ئێمەش گەرمایە و ساوارمان خواردووە نیوەڕۆی حەزمان بە شتێکی وایە بخۆین بۆی هەناومان دەیهەوێتن وڵای تر سێڤنەکەمان خوارد و بۆمان پڕی ئاوکردنەوە لە زی خۆمان بۆدانانەوە بەڵێ قەدەری خوای گەورە ئەوان نوێژی عەسرێمان کرد و هات لەسەر پێش ڕاکشابن دەمان خوێن بۆ ئیمتیحان خۆمان تەحضیر دەکرد لە کاتەکی ئەوان ئاگام لێ بۆ ئاو بەسەری ئیشارەتیان دەدا یەکتری بۆی بچنە دەرێ خەریکی خواردنی بیپسەکە بن بۆ خۆیان لەو شوێنی سێڤنەکەیان ئیتر لە کاتێک دیار بوو کە هاتنەوە زۆریان پێ ناڕەحەت بوو یەکیان دیگە وڵای سەیرم پێدێ ئەمن بە خۆم کڕیم نەشکاب ئێستا بۆ چیە دەبێ و سێڤنێک سپایر بوو بێتە نەدەنگی لێوە هات نەفسقەیەکی لێوە هات هەر هیچ نەبوو نە هەر ئاو بوو سبحانە ئەتر ئەخیری دوایی چەند ئاوڕی داوا میش زەردەخەنەیەک ماتتی بەخوا ماوەساویشی تۆیە هەرێتی کاکەجێ وڵاتمان کردووە بۆ خۆشی بوو لە زەتی وەها لە براتی ئەو شتانەمان کردووە جاوە هەر بکەوەشی خۆشی سبحان الله ینی هەموو زەردەخەن و پێکەینیان هاتە لە کاتێک کە لە دەرەی بەغدا لە ناوەی بەغدا و دەرەی مزگەوت بەس جێدە ئینفیجارات و تەقە و کوشتن و بڕین دەبوو لە دوای عەسرەوەی تر هەتا یەک و دوو شەو ئەوەتر هەر دەنجی تەقە و تەقینۆ
پشتم وانە بوو بەڕاست. زۆر باشە مامۆستا. لە سەرەتای قسەکان تا باست لە گەشتی ترت کرد بۆ سوودان و مالیزیا بە ئەم دوو وڵاتە عەرەبیەی دەرەوەی عێراق باس بکەین گەشتە زانستیەکەت بۆ کەی بوو چۆن بوو وەچیت خوێن لەم دوو وڵاتە. بەڵێ وڵاتر لە 2011 هەندێک برات چوون بۆ خوێندن پرسیارمێکن دەچوێت دەخوێن بۆ ماجستێر دیسان لێرکانە بە حکمی ئەوەی حقەتەن دەرەجەی کولیەمان 75 بوو کولی شەریعەمان لێرەش ئیتر دەرەجەی زیاتر و مەقعدی کەمیشە بۆ خوێندنیش لە دیراساتی برین عولیا یا خوێندی باڵا لە هەرێم زۆر بە زەحمەت بوو وەرگیران وشتیوە و ئەوانە پێستەڵە بەیان وەردەگرت لە شارێک ئیتر ئەو منافەسێش دەکرا ئیتر زۆر جاریش بۆ دەبوو ناو بەلا دەندراتن و بە حکمی ئەوەی چەند شتی تایبەتمەندی هەبوو ئیتر بە هەر حاڵ دیار هەندێک برات چوو بوون تێوەڵە ئێستا وەختی ئەوە نەما بۆ ساڵی دابێت دوای ساڵی داهاتوو هەر مەراقم بوو ئیتر لەگەر چەند مامۆستایەکی بەڕێز قسەم کرد با پێکەوە بچین خوێندنی ماجستێر بخوێنین لە سوودان هەیە و ئیتر وەردەگیرین لەوێندەری ئینشاءڵڵاوتان لەسەر نەفەقەی خۆمان ئیجازەی ڕسمیشمان دەکرد مۆڵەتی برێن فەرمی لە ئەوقاف کردمان و لە وەزارەتی خۆمان بەدیل داماندراو ئیتر ئیجازەمان کرد و ڕۆیشتن قبولمان نارد بۆ چەند براک لەوێ برێن معاملات مستەمسەکاتی خۆمان نارد کردیان قبولیان بۆ وەرگرتین و ئیجازەی ڕسمیمان وەرگرت لە هەشتی 2012 یەکەم سەفەر کردمان لە بۆ سوودان سێ مامۆستا بووین بەڕێکەتین و ئیتر دێچوین و باشەڕەمان کرد دەستمان بەدەوام کرد کە چوین لە سوودانیش مەجموعە برایەکی دیکەی خەڵکی ئەمە بۆ بەغاش و سوودانیش زەواجت کردبوو بەڵێ بەڵێ ئەلەوە چێسە خەڵکێک بڵێ مەبەستێوێ کە زەواج کرا ئیتر مرۆڤ ناتوانێت بە دوای زانست و بە دوای بڕوانامە و بە دوای عیلما بگەڕێ کاتە تۆ بە خاو خێزانیشت هەبووە و هەر بە دوای عیلمی شاگەڕاوی بە تاکید ئەو کاتە لە بەغداد دەمخوێت لە گوندی شێراوە ئیمام و خەتیبیش بوو مزگەوت شم لەمنی بوو زۆر جاران پێنجشەمان لێ بەڕێ دەکەتم دەهاتمەوە لەبەر جومعە خوتبەکەم ئەدا شەمووی دەگەڕامەوە بەغدایە یعنی بە فەزڵەتی خوای جدیاتێکی زۆرم هەبوو لە خوێندن شەوق و ئیشتیاقێکی ینی حەد بە دەرم هەبووە تا ئێستاش بە فەزڵەتی خوای گەورە بە زیاد بێ ینی زۆر پێم خۆش بووە ئەجا هەتا بۆ سوودانیش بە هەمان شێواز کەوا بە دوو تارە دەبا بڕۆیشت باین 7 سەعات و نیو لە ئاسمان دەبا لە تارە بووینە تا دەڕۆیشتین چ بە ترانزیت دەڕۆیشتین لێرە دەبا بچوبینە مەسەر یان بچوبینە ئیمارات یان بچوبینە قەتەر ئەلەوێەوە بە تارەشی دیکە بچوبینەوە سوودان چ تو حیساب کە ئێمە لە قاڕێ ئاسیان و سوودان لە قاڕەی ئەفریقیا قاڕەیەکمان دەبڕی بۆ خوێندن کە دەچین بەڵام بەڕاستی سوودان شوێنی معریفەتە شوێنی عیلمە شوێنی سەقافەتە شوێنی تەوعیە بەڕاستی کە دەچیە بێن دەرێ لەگەر شعبێکی هەژار و فەقیر و نەدار بەڵام شعبێکی زۆر حەز بە عیلم شعبێکی زۆر خوێندەوار شعبێکی زۆر ڕۆشنبیر شعبێکی زۆر بەڕێز و محتەرەم متەدەین شاکیر بە نیعمەتەکانی خوا لەسەر ئەو نەبوون زۆر متەواضع زۆر یعنی بێنەفس بێهەوا زۆر ملزەم بە مزگەوت و بە ڕەوشت و ئەخلاقیاتی جوان سبحان الله ینی ئەوەی من دیتم لە سوودان لە خەرتوم چەند وڵاتی عەرەبیم کردووە بە هیچ شێوازێک نەمدیوە من کە چوومە خەرتوم ینی هەستی ئەوم دەکرد دەمگۆ دەڵێ مەدینەی دووەمە لەگەر خەڵکەکان و مزنەی دەوروبەری مزگەوت و ئەهلی جەماعەت و خەڵک لە ڕووی تەعاون و یارمەتیکردن و یعنی استیقبالی ئێمەی کورد خاستەن میسانن بە شێوازێکی زۆر عەجیب و غەریب دەیان کردین هەدانگو ئەحفاد صلاح الدین الأیوبی ینی ئەو ناویان لێ دەنێت کاتە ڕێزی کوردیشانە وەڵا ڕێزی کوردیان زۆر دەگرتین و ئەوجا پاشان هەندێک شوێنم دەدیت نووسرا بوو میسانە شوێن مەحەل فلان ئال کوردی ئەمیش پرسیارم کردمەوە چێوتی کاکە کورد لێرە هەبووینە زۆر تا لە ساڵی 2013 لە نیهایەتەکەی 13 جارێکی چوین بۆ سوودان براک لەگەرمان لە ماجستێر بوو خەڵکی ویلایەتی جەزیرە بوو داوەتی کردین چەند قوتابێک کرد لە ماستەر پێکەوە خوێنمان چوینەوەی براکەی وەزیری ویلایەتی کۆردوڤان بوو ئیتر قسەمان کرد و دانیشتین هەتا گوتێ من شێخ وتی کۆردوڤان ئەمە پێمان وایە کوردڤانە لە بەرۆی ئەمە ئەسڵمان باپیرەمان کووردە وتی قەنەعەتمانەوە ئەو ویلایەتە کوردڤان کە کورد دروستگیر کاتی خۆ هاتوونە لەبەر ئەوەی بەشداریان کردیە لە ڕزگارکردنی حتا سوودانیش لە دەستی ئینگلیز و لە دەستی ئەوەی ئیستیعمار وتی ئێستا زادەکێ بەنای عوسمان قەندی قایدێکی گەورەی شۆڕژێری عەسکەری بووە کە سوودانی ڕزگار کردو دەستە وتی تاریخەکەی لەسەر ئەساسی کوردەوە هاتووە ئەو پیاوە ینی زۆر کوردیان لە مەشهور معروف بەراوردی خەڵکی سوودانت کرد لە ڕووی ئەخلاق و مرۆڤ دۆستی و تەواضع و
بەڕێزیانەوە بە تەنانەت بە هی وڵاتانی عەرەبی هەندێک وڵاتی تر باواز لە لایەنە کۆمەڵایەتەکە بین لە ئاستی زانست و معریفەوە بەراوردی کوردستان بەغدا سوودان مالیزیان بۆ بکە کامیان زیاتر لە ڕووی علمەوە تۆ مرتاح بووی و پێت وایە بەشێک لەو علم و معریفە و سەقافەتە دینی کە ئێستاتە بەرهەمی ئەو وڵاتەیان ئەم مامۆستایەکە و مامۆستاکانیشەکە بەراوردێکی ئاستی معریفی مامۆستاکانیشم بۆ بکەی بەڵێ وڵا ئەوەی ئەمن کە لە بەغدا دیتم لەگەر ئەوەی عولەمای چاکی تێدا بوو بڵێن بناغێن بۆ دانێ بەڵام بینایەکە لە سوودان کردمان حقیقەتەن بێزگەوەی لە پێشدا کە لە کوردستانی خۆمان لەو عولەمای گەوری خۆمان و تێبەزووکەوانی دەرەوە مەبەستمانە ئەوەی کە چوون لەوێن دەرێ بینیم بە تایبەت کاتێکە بڵێن مباشەڕەمان کرد بە زانکۆ دەستمان بە خوێندی ماجستێر کرد کە چەند دەمادەمان هەبوو دەچوین یعنی ئوستازەکان دەماندی جارێ لە ڕووی شخصیاتەوە شخصیاتی زۆر بەرز بوون یەک لەوانە پرۆفیسۆر دکتۆر مەکاشفی کەوا ڕئیسی محکەمەی سوودان بۆ لە کاتی جعفەر نومەیریدا کە تەنازولی نەکردووە و لەوێن دەرێشە تەڕادەچیش زۆر حکمی بە یاسای شەرعی کردووە هەتا قیساسی وەرگتووە چوە بەخۆی دەرسێکی لە دەرسەکانی کە پێی دەگوتین فیقه الجینایی بوو فیقی جینایی کەوا باسی کرد کە مغنی پێدەگوتین لەگەر کتاب تەشریع الئیسلامی عەبدولقادر عۆدەی ئەوە کە ئەویشی پێدەگوتین ئەمجار لەگەر قانونی سوودانیش لە بواری جینایات یعنی ئەوەندە عالیمەشی زۆر گەورە بە تەمەنیش بوو 72 ساڵ بوو تەمەنی سبحان الله بەڵام علمی لێ دەباری 2 ساعات و نی و 3 ساعات دادەنیشت یعنی لە بیری دەکرد وەختی کە جەڕەز دەدات ئەوە شتێکی مەوسوعە بوو یعنی بەحر بوو لە فقها زۆر ئیستیفادەمان لێ کرد هێشتێمان هەبوو بە ناوی دکتۆر محەممەد صادق بەڕاستی ئەویش نایب عەمیدی کولی دیراساتی عولیا بوو کە زۆر سوودم لێ وەرگرت ئەویش رفقی معاملاتی پێدەگوتین وەزائیدەن قانونی تیجاریشی پێدەگوتین یعنی لە بواری ئەوە چۆن مقارنە بە قانون و بە شەریعە یعنی تەماشام دەکرد لەگەڵەوەی عولەمایکی زۆر گەورەیە نەک ئەکادیمی عولەمایەکە کە وەکو ئێمە لە بەردەستی مامۆستا گەورەکانی خۆمە پەرۆدە بوو کە گەیشتبە و ئاستە کە ئیسیفادەی زۆرمان لێ کرد یەکی دیکەمان هەبوو پرۆفیسۆر دکتۆر نزار یعنی میسانن ئەوە بە هەمان شێواز لە قەواعیدی فیقی و لە ئوسوڵ فیقی دەهات بەبێەوە هیچ شتێکی پێ بێتن یعنی 2 ساعات و نی و ئەوە لەسەر مەسایلی قەواعیدی فیقییان لە ئەوانەی دەدوا یعنی بە شەتە قیساس و بە شەتە میسانی ئەمثال و بە شەتە ئەزماشی عەجیب و غەریب زۆری لێ فێری شت بووی یەکی دیکەمان هەبوو ناوی دکتۆر ئەحمەدی پێدەوتران نەحووی پێدەگوتین یعنی من ناوم لێنە سیبەوەیه العەصر سیبەوەیه یعنی تۆ لە نەحوو بێ ئەوەی کتابێک شتێک لەبەردەستی بێ ئەوەی ڕابوەستێ گرێک بکە بە هەمانش 2 ساعات و نی و هەمووی بە میثالی قورئان و حەدیث ئەوە مەشاهیدەکانی نەحوی دەهێناوە لە بۆ زۆر بە جوانی ئەداکردنەکی زۆر سەهل بە عەرەبیەکی زۆر جوانی فوسحا یعنی کە پێشکەشی دەکرد یعنی بەس تەعەجوبی دەبووی بەس تەعەجوبی دەبووی و پیاوە فێری عیلم دەبووی یعنی کە ئەنەما عیلم لی دەبارێ یعنی ئەوەی من دیتم لە سوودان بە سەراحەت لە هیچ شوێنێکی دیکەم نەدیتێ بۆ شێوازانە کە ئەمە میسالە چوینەتە ئوردن چوینەتە مسر چوینەتە کوێیت چوینەتە قەتەر زۆر وڵاتمان کردووە و نەبی هەمووی هەبوو خوێن هەندێکیان بۆ خوێندن چوینە بۆی کە تەمەشای وەزعەکەی بکەین و عەقڵمان کردووە بەڵێ کە مسر بەناوبانگە لە عیلم و ئەوانە بەڵام کە تەمەشا دەکەم چوو بە سەراحەت علم و تەقوا و تەواضع زۆر مهمە لە صفاتی عالمیدا ئەمن ئەوم بەس لە سوودان بە تەکمیلە دیت لێیان یعنی زۆر بێنەفە زۆر هەوە احتیادی یعنی دکتۆر لە جادەی میسانە مەوعیدەکرد لەگە دادنە لە ماڵی دەچی لە مسر هەخۆت پیشان نادا دە مەوعیدت لەگە دەکاتن سبحان الله لە دوو مەوعیدت لەگە جێبەجێ ناکە لەوێن دەرەشە پێ 2 ساعات ئەوەندە لە ماڵ چاوەڕێت بە 2 ساعات لە ماڵ چاوەڕێتی یعنی ئەوەی ئەمن دیتم وەکو خۆم لە تەعاملی زاناکانیان زۆر ئیسیفادەمان لێ کرد لە بواری علمیان لە بواری دانیشتنەگەرن لە بواری تەدریس لە بواری شخصیاتیان هەتا کە شخصیتێکی علمی و کیباری زۆر عەجیب یعنی ئینسان لی فێر دەبوو دەبا تێڕا بما بە هەتاکو برن خارجی جامیعەش کە ئێستاش لا یەزال ئەو دقیقەم توش قسەی لێ دەکەین حتا ئێستا لە سوودان یعنی عولەمای زۆر باریزی تێدایە ئێستاش ئیجازەی علمی دەبەخشێ یعنی نەک ئەو ئیجازەیە کە وەکو لە وڵاتەی خۆمان فلان دەداتە فلانی بەبێ هیچی خوێندبی دەیداتی ئەو دەداتی نا بە تەدریس دەبا بخوێنێتن دابنیشی بە چەندین شەو چەندین ڕۆژ چەندین سەعات کە دادنیشی ئەو دەرسی حەدیسی بوو ئەو دەرسی فیقه بوو ئەو دەرسی
علوم القورآن کەواتە هێشتا سیماکانی خوێندنی حوجرە لەوێ هەرماوە هەر لەوێ کە ئەنەما بڵێم لە تەواوی وڵاتە عەرەبیەکان ئیلا هەندێکی مەغاریبە نەبێت وەکو شەنقیت ئەوێن دەرێ لێ بەمە دەرێ دەنا دەکرێت بڵم سوودان دووەم وڵاتە لەسەر ئاستی عەرەبی تا ئێستا کە ئیحتیمام بە سیمای حوجرە و علومی شەرعی و ئیجازات و تەدریسی دەداتن و بەبێ کۆڵدان بە فەقیری و بە نەبوونیش. مالیزیاچی ئەگەر بە کورتە باسێکی مالیزیا و ئەو خوێندنی کە لەوێ ئێستا جەنابەت وابزانوتی ئێستا خەریکی ئەوەی لە مالیزیا ئێستا لە دکتۆرای دەخینم هە لە فقی ئیسلامی ئەوەی مالیزیاش حقەتە من لە 26 2010 چوون بۆ ئەوێن دەرێکە لە ڕێبرایەکەوە قبولی دکتۆرامان بۆ هاتووتر دیسان هەر شەوقەن لە بۆ عیلم و لە معریفەت و زیاتر ئینسان ئاستی خوێندنی بەرزتر بەدەست بێنێتن هەستان یعنی دیسان بە تەنیا سەفەرم کرد بە فەزڵەتی خوای ینی محاولم کرد کەسێکە بێ نەبووتر یەکەم جاریشمە تر لەوێ شمی بە زمانی ئینگلیزی قسان دەکەی ئینگلیزیش من لە تا سێم تەوەستەم خوێندووە کات خۆ چوومەتە مەدرسەی دینی علومی شەرعیم دەست پێ کرد بەڵام ینی خوێنە و نووسین و قسەکردم نەبوو ئیلا هەندێک کەلیماتم لە ڕێی ئەوە وەرگرتە بوو کە چۆن بتوانم هەر هیچ نەبێ ئەگەر دەڵێ خۆ پێ دەرباسکردنێکی کورت و پوختیش بێتن ڕوو بە هەڕوو بێژیش بێ هەندێک شتم لە خەیاڵدا بۆ هەندێکشم نووسی بوو لەگەڵ خۆم بردووام لە مەتار پەڕمەوە ئیتر بەڵام قەدەری خوای سەفەرەکەمان کرد هەرچەند برا گوتیان ڕاوەسە مانجی نۆ دەچین هەمیشتم سێ مانگەلێک زۆرە لە بۆ مەسائیلی ئەو من چاوەڕێ ناکەم بۆ خۆم تەبیعەتێکمە جددیمە ینی تاخیر ناکەم تر ڕۆیشتم فەزلی خوای گەورە لێرە بە ترانزیت دیسان بە تاری ڕۆیشتین بۆ تاهران لە تاهرانیش دیسان لە بۆ مالیزیای 10 ساعتی ڕێک لە ئاسمان ناوتاری لێرە بۆ تاران سعات و نیوێک لە تارانیش تقریبا 13 ساعات چاوەڕێم کرد ئەوە کە پێی دەگوترێت ترانزیت ئەو جەسواری تارەی دووەم بووین سەرکەوتین ئەویش 8 ساعات و نیوی ڕێک لە ئاسمان بۆ مالیزیە 10 ساعات ڕێسە لە هەولێر بوو ئەوێ بە هەر خوتوتێکی جەوی بچی 10 ساعتی ڕێک بەس لە ئاسماندایی تر زۆر ناڕەحەتیە بەڵام فەزلی علم ئیشارە سوچی دەکات ئاسانی تا گەیشتینە ئەوێن لەوێن دەرێش ئیتر ئێستا کە دەخوێن بەڕاستی زۆر مامۆستایەکان هەن بڵێن زیاتر ئەهلی جەزائیرن فەڵەستینن مسرن عێراقن یەکی کوردی تێدایە کە دکتۆر عارف خوای گەورەی پارێزیێنی و بەڕاستی گەورەترین عالیمە هەل لە ئاستی مالیزیای بەناوبانگترین کەسە بە تایبەت سەر ئاستی زانکۆی جیهانی برێن زانکۆی ئیسلامی جیهانی ئەوە لەوێن دەرێ هەر هەموو ساڵێ لە ئەسڵدا بەخۆی خەڵکی قەرەداغە لە ئەسڵدا خۆی دکتۆر عارف منتیقی خانەقین و قەرەداغیە بەڵام بەخۆی وەز دەوێ ژیاوە کاتی خۆی عالمێکی گەورەیە عالمێکی زۆر گەورەیە زۆر فەقیهە و زۆر سۆز و خەمخۆر و زۆر تەواضعە لە بۆ هەموو خەڵکێکی بووتە باوکی هەموو قوتابێکی لەو زۆر باش مامۆستایان خۆی گەورە ئینشەڵا هەمووی لێ قبولکە و ئینشەڵا بۆ بەرنامەی داهاتووش بە سیفەتی دکتۆرایەکە بە دکتۆرە ناسێنین و خۆی گەورە ئینشەڵا یارمەتی جەنابیش دەدا. بڕگەی دووەمی بەرنامەکەم وەک لە سەرتاوە ئاماژەم پێکرد قسەکردنە لەسەر ئومێد بەرامبەر بە ڕوحم و بەزەی خوا و نائومێد نەبوونی مرۆڤەکان زۆر جار ئەگونجێ بیرکردنەوەی خۆمان یا جۆرێ لە تێگەشتنی نووسەرەکانمان بێزانەکانمان بێوایان لێ کردین کە ئێمە هەمیشە زۆر بە ترسەوە سەیری ئەو دیو بکەین ئەو دیوی سروشت ئەو دیوی ئەم دنیاە بەجۆی لە جۆرەکان نائومێد دەبین گومانێکی خراپمان هەیە بەرامبەر بە ڕوحم و بەزەی خوای گەورە پێم خۆشە سەرەتا سەرنجی جەنابەت بزانم لەو بارەیە و دوایژ ئینشەڵا زیاتر لەبارەی ڕوحم و بەزەی خوا و هۆکارەکانی زیاتر بوونی ئەم ئومێدە بازەکەین و ئەپرسین. بەڵێ خۆی مامۆستا ریاضیان دەبینی خەڵک زۆر باسەکاتن جەنابی شارەت پێکرد هەیە و نەبی باز نەکە بەڵام زیاتر تەرکیز دەکرێتە سەر جانبی تەرغیب هەتاکو تەرکیز بکرێتە سەر جانبی تەرغیب یعنی تەرکیز دەکرێتە سەرەوە زانی ئەگەر بە عەزابی قەبر و ترساندن و جەهەنەم و تەخفیف و ئەوانە پێمان وا بێ خەڵک زیاتر ئەوە بکاتن بەڵێ کاریگەری خۆی هەیە بەڵام خۆدی ئەو هەموو ئاەتەی کە باسی 200 ئەوەندە جارە باسی ڕەحمەتی کردی خوای گەورە لە قورئاندا لە نێوێ ئەوەندە باسی عەزابی کردووە ئەوە یەک دووش و ڕەحمەتی وەسعت كل شيء کە تەماشاکە بەڵام من پێشەوە بچمەنە ئەو مەوزوعەکە باس کرد دوای باسی لێ دەکەین ئەمن لە دوو خاڵی ئەوەی دەبینەوە یەکیان یا ئەوەتەیە خەڵکانێک هەنە بە حکمی ئەوەی ڕۆچوونە چوونەتە ناو گوناحان و گوناحە گەورەکانیان ئەوانەی کە باسیش دەکەن بەس گوناحەکانی خەڵک دەبینن بۆیە زیاتر باسی عەزابی قەبر و ترساندن و تۆقاندنیان دەکەن و ئەوەی کە خەڵک بگەڕێتەوە تۆبێ بکە یانیش خەڵکێکی دیکە هەن یعنی مقارنەکردنی خۆی بە خەڵک لە چاوەی وابی بڵێ ئەنەما بەخۆی قوتبی ڕەبانی بێ خەڵکیش مذنیبە
يعني وكو في وابي وكو أو حديثه أو قصة كباسك على حديث أبو هريرة جاء رضا ورحمة الله عليه بكلا في غمبره صلى الله عليه وسلم دفرنا كاتي خوي بني إسرائيل دو كسبون ك دنجدن جان لي وهات ويتشان كقسان لقال يكتري دكدو أوان ذكر كأمن كابراكم وند عباتي خوي جورا ذكر متلو هند جناحي دكيلو هند تاواني دكي أو يش هذا يقول خليني وربي أتوديم قرب لقى خوي خوم أمن أو يخوم ذكر مثل جيش ترى دي أو كابرا ديتي كسا صالحك بغروريتك خوي وغرور وعباته أنا بياوكي بيني كلا حديث بخاري هاتوا والله بياوكي من جناحك كده بيقولتي والله خوي جورا خوش نابي والله خو عذاب ددا تجنابته بهشتي سبحانه خوي جورا ملائكتي ناد روحي هردو كاني راشيشا فرمي او اميدي زور برحمي خواب وهذا يقول خلني وربي لي ربي اتوديم قرر ابو پروردگاري خوم وده يعني خوي جورا فرمي اوتم هايشته بهشتي برحمي خوم اتوج صار او تجاوزت كدي لحد كبيوتي بتونيا او توشي عذاب دكم جهنم دكم يعني منابي خلقنا أميتين لرحمتي خوي پروردگار بلام ناش بيتن ديسان بهمان شيء واس خلق يعني إفراط وتفريط بك لما بيني خوف ورجاء شو ما دام خوف ورجاء وميدبون ما نهبي ترسيش ما نهبي لو إمام عمر قسيكي فمي قرر خلقي بچنە بەهشتەوە تەنها کەسێ بۆ ئەهلی دۆزەخ بێ منە ترسمە و کەسە من پێچەوانەشەوە هەموو کەس بچێتە جانەمی کەس بچێتە باشێ لەوان ئومێد دەکەم ئەمەم ئەوە زۆر میمە ئەوە ئینسان تعدیل دەکات چاک دەکات ڕاست دەکات و ڕێک دەخات جا بۆیە ئێمە دائیمەن خەڵک زیاتر بە عەزاب بەرەو خوا نەینین بترسێنین بەڵکم بە ڕەحم و سۆز و بەزەیەکی خوای پەروەردگار زیاتر خوا لا خەڵک خۆشەویست بکەین و خەڵک بەرەو خوا بێنسن ئەوە ساسە وەی لێ دەکات ئەساسی مەحەبەتی خوا عیبادەت بکە خوا پەرستی و ترسی بۆ دروست بێ دەوێت تەماشاکە وەڕەحمەتی وەسیعەت كل شيء يعني رحمتي خوای گەورە ده واسعة وبر هەموو شتێک دەکەوێت تەنها ئەوەش جۆ وا ئەخمێرێتەوە کە تەنانەت سزا و عەزابی خواشی داپۆشیەوە وەڕەحمەتی وەسیعەت كل شيء حتى لە حەدیثی قودسی هاتووە کە پێغەمبەر صلی الله علیه و خوای رب العالمین دەفەرمێت کە خوا بۆ خۆی فەرمیەتی رحمتي سبقت غضبي رحمتەکەم و پێشی غەزەب کردووە لە حەدیثی صحیح ماندوو هاتووە لە بوخاری مسلم هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ خوای گەورە سەد ڕەحمی هەیە سەد ڕەحم تەماشا سەد بەزەی و ڕەحمی هەیە نۆتنۆی هەڵگرتەوە بۆ قیامەتە یاگە ڕەحمەتی هێناوەتە دنیادای بەزاندووە ئەو هەموو خەڵق و برن کەونە لە ئینسانە لە جنە لە ئاشاک لە ڕووی بەڕێسە لە ئاژەڵە لەو دارودی و هەموو شتێکانە هەموو عالەمەکانە عالەمی جنە عالەمی مەلایکەتە عالەمی نەباتە عالەمی ئینسە عالەمی يعني هەموو عوالمەکان سبحانە لەو ڕەحمەتەی خوای گەورە ئێستاکە کەوا لە نێویاندایە دەبینی لەس ئەوەیشی دایکە سعدی شیرازی ئەفەرمێ کە سفرەی کەرەم و بەخشندەی خوا ڕائەخرێ ئەوەندە زۆرە تەنانەت ئیبلیسیش ئەڵێ ئەمنیش بڕۆم بەڵکو پشکێکی بێشی ئومێدی هەیە پێی ئەوەندە فراوانە ئەوەندە گەورێت جاتەوە تەماشاکە سەد ڕەحم يعني تەماشای دەکەی سەد ڕەحمی هێناوێت نۆتنۆی هەڵگرتوی بۆ قیامەت بۆ ئیماندارە موسڵمانە یەک ڕەحمی هێناوەتە دنیای ئەوەش بەو هەموو خەڵکی سەڕووی زەوی ئەم لە چ تەعاتوفێک هەیە لە نێو خەڵک و لەناو موسڵمان ئیمانداراندا چ بەزەی و تەڕاحومێک هەیە تلو إنسان مسلمان وإيمان كاتك أو نصانة دفنتو للقرآن والحديث بيغمبر عليه الصلاة والسلام يعني بأميد بخش بين أميد من هبي بخواي پروردگار أميد بخشش بين لقل أوج دا وريا بين أقدار بين ترسي يوم هبي تجاوز نكين يعني وكوابي كردواري خومان ضلي كورة دي خواب الرحمة وهم دك زادين بالله خوا غفور رحيم برام شديد العقاب شا كل دويشي باس كدو أخواي پروردگار لسورة المائدة ونيا وأنه غفور رحيم وأنه شديد العقاب. أما بس ما أجر تجاوزي شيء كرت لسنوري خواتي بربو نابع لا تبربو كشا هرنا أميد به. شو فرموده معناه يدا فرمي أجر تو بري أم جردونا جناهم بو بيني تو بلان بمرجوي عقيدة يكي راس تدرس دبه شركة بوخوا قرار نابع منيش لي خوش بوي بزي خومت بيش كجاكم. حب النصي فرموده مجدشي زور جوريه كونده أميد بخشة بو جناح باركان جيز قدوي كوي عبادتي خوادك. كأوي دفرميتن أجر لو بلغ ذنوبك عنان السماء يعني جناح التوانا كان أو عنده زوي بركض بيجيش بوتو لقى أسماني ليش يدابيتوا بس شريكم ببريار ندي وداوي لي خوش بون بزلي بكي حتى أتو داوي لي خوش بون بكي من اللي تخوش دبل سبحان الله المشاكل سبحان الله ورحمته بزيي خواي پروردگار يعني تمشاتو بجياني پیغمبر عليه الصلاة والسلام خلق هاتو تلا يا رسول الله أو جناحم كدوا أو جناحم كدوا أو جناحم كدوا أو جناحم كدوا أو جناح فرميت التوبة يجوف ما قبلها توبة كدوا بشي ما بنو حملات حتى في غمرك شيء رحمة للعالمين
ئیسلام بەرنامەکەی ڕەحمەتە يعني بۆیە ئینسان بێ ئومێد نەبێتن حتا خوای پەروەر بە نەس دەفەرمی ولا تەیئەسوا من ڕەوحی الله يعني چۆن ئینسان نیەز بێتن بێ ئومێد بێ لە کەسێک کە هەموو شتی بەدەستە کە خوایە من زۆر جار دەڵێم مسلمانان قەت مەڵێ هەموو غەمی گەورەم هەیە بڵێ خوایەکی گەورەم هەیە أن الله مولى الذين آمنوا وأن الكافرين لا مولى لهم تتمشى يعني إن الله يدافع عن الذين آمنوا يعني سد فرميتن رحمتي وسعت كل شيء فسأكتبها للذين يتقون تنزيل شديد أو أن تقوى ذا كان ويش ذا كان زكاة دن خواهي يقول فرمي رحمتي خون بوانا ذا كان ديك واتتوك بندي شيء خواهي پروردگار بي حتما يعني بيغو صص ده فرمي أجر إيوه قومانكن أجر إيوه جناح نكن لسر جناح كتان كي اعتراف بكن بخلي هلي خوتان وأميد نكن بالرحمة بزي خواب دايلي خوش بون نكن وبوي كخوالتان خوش بخوا نقول هذا بقى قوم شيء ديك ديني أو دليل سير سنوي يعني نبي إنسان أها بأميد بيتن نابێت نەبی ئینسان ئومێدی هەبێ بە ڕەحمی خوای گەورە و دائیمەن ڕەحمەتی خوای پەروەردگار لە پێشترە هەموو کات و ساتێک ینی هەست بەوە بکەین کە خوای پەروەردگار تەماشاکە ئەو هەموو عالەمەی دنیا ئێستا لەو هەموو ڕزقە لەو هەموو ئاوە لەو هەموو خۆشیە لەو هەموو ماڵ و منداڵ پێبەخشینە یعنی هەر خوش ناناسێتن بەڵام خوای گەورە نیعمەتی دنیای پێبەخشی ئەوە ڕەحمەت و بەزەیە بە کافرشی کردووە ئەوەندەی کە تەفسیرەکانی قورئان و خوێندەوەتەوە خیتابی قورئان دژی زوڵم و زاڵمانە واتە قورئان ئەوەندە یا خوای گەورە جەلە جەلاله ئەوەندەی بەگەژ وەلیدی کوڕی مغیرە و عوتبە و ڕەبیعە و ئەبوو جەهل و ئومەیی کوڕی خەلەف و فیرعەون و هامان و فیرعەونەکانی ئەم سەردەمەیە ئاچێتەوە ئەوەندە بەگەژ شوانکارەیەکی فەقیرۆکەی بێزیانە ناچێتەوە کە بەهۆی کەم تەرخەمی و ماندوێتی خۆیەوە نوێژ و عیبادەتەکانی پێ ناکرێت و زەرەر و شەڕی بۆ خەڵکی تر نییە ئەوەندە بەگەژ بەقاڵێک و خەڵکێکی داماوە ناچێتەوە کە لەوە چێ حاڵی نەبووە لەم دینەوەکو من و تۆ تا سەری بەندایەتی و سوژدە بۆ خوان نەبی بکەم من بەستمەوەیە پێت وانە زۆر جار ئێمە ئەم سزایی کە بۆ تاغوتان و بۆ ستەمکاران و بۆ زاڵمان و ملهوڕان دابەزیوە خوا هەڕەشەی پێکردوون بە جەهەنەم زۆر جار سەپان دوومانیان بۆ نهێناومانە بەسەر شوانکارەیەکە بەقاڵێکە کرێکارێکی فەقیرە جێبەجێمان کردووە و بەسەر ئەوانە تاقیمان کردبێتەوە گومانی تێدا نییە ئەسڵ ئەوەیە تۆ تەمەشا بکەی هەتا لە ڕووی تۆبەکردنەوەی ئەو زاڵمەی ئەو تاغوتەی زۆری فەرقە لەگە تۆبەکردنی ئەو شوانکار و فەقیر و هەژارێکە کە گوناحێک بەجەهلەکە کە خوای دەفەرمێ إلا الذين تابوا وأصلحوا وبينوا ئەو سەرکردانیان ئەو زاڵمانە کە زوڵم دەکەن تۆغیانەکەن کە ماڵی خەڵکە خۆن کە قوتی خەڵکە خۆن خەڵک برسیەکەن کە ئەو زوڵم مستەمە دەکەن لە شەعب و میلەتی خۆیاندا ئەوە تۆبەش بکە تۆبەیان فەرقی هەیە لەگە خەڵکی ئەگەر تەمەشای نەسی قورئانکەی دەبێت تۆبەکە بکە ئیمانی کامل بکە ئیسلاح بکە ئەوجە وەبەین و بەیانیش بکاتن کە من هەتا ئێستا سەر ڕێژی خراپی مەزوڵم کردێ چی حەقی خەڵکی بخوارد بین حەقیقەتان دەبووە يعني بەڵێ دەبی حەقی خەڵکی کێش بێ بەڵام ئیوانەوە بەیەنوشی تێدا ینی زۆر لە عولەما فەرموون ئەوانە تەوبەکەشیان فەرقی هەیە لەگە خەڵکی دیکەدا بەتاکید يعني کەسێک يعني گوناحێک دەکاتن بە جەهل و کەسێک بە بەرنامە و بە مەبدە ململانێ و دینەکە و ڕووی خوا دەبێتەوە بێشوگومان بینی ئاسمان و ڕێسمانی فەرقا ئێمە هەبین ملی ئەو خەڵکە فەقیر و هەژارە بگرین و ئەو تاوت و زالمانش بەجێبین ئەمە زوڵمێکە هەلا خودی شریعەتی ئیسلاممان کردووە هەبوختانێکە بە نەس و دەقەکانی قورئان و فەرمودەی پێغەمبەرمان کردو عەلەیهی سەلام ئەگە واز لەوان بێنین و بەگژەواندا بچین ئەوانەش دەبی نەسیحەت کردی ئامۆژگاری کردی بەڵام ئەوانەی ئەولاتر تەماشاکە خیتابی قورئان کە باس دەکاتن وسيعلم الذين ظلموا أي منقلب ينقلبون من باس ينقلبون يعني كباسك باس ظالم مكاتن يعني تەماشای پێغەمبەران کە سەڵات و سەلامی خوان لەسەر بێ ئەوەندە تەوجیه و ئاراستە کراون کە بەڕووی زاڵمدا ڕابوەستنەوە ئەوەندە تەوجیه نەکراون بەڕووی خەڵکی ڕابوەستنەوە بەڕووی ئەهلی کوفر ڕابوەستنەوە ئەهلی زوڵمیان زیاتر ئەمر پێکراوە ڕابوەستنەوە هەتاکو بە ئەهلی کوفر ئەهلی کوفر پێی ئەمریان پێکراوە داوای لەگە بکە بەس ئەهلی زوڵم لەگەری پێوتاوە ڕوبەڕووی بێتەوە بڕۆ اذهب إلى فرعون إنه طغى سبحان الله ونيا ولم لكاتك دك باسي عامي دك ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة باشا برا اللي يجري فقولا له قولا لينا بلا قولا لينا تشيه كتمشاهدك باسي ودك والله ما تود بينين براسي دسلك الشيخ تجيب رايشي زور داي طغيان شي زورك اي فرعون بود الصلاة دارك زور قرصة بود الصلاة ونيا زورش بلا زعما بيامي پیغمبران صلى الله عليه وسلم اخوان السر بيتن وابون يعني اول ايشان وكاريان بيزل خلق فقير وشغل كان مر خواهێنا بێتن بەڵام ڕوبەڕووی زوڵمی زاڵمەکانیش بوونەتەوە ئەوان پێی گەورەتر بووە لە ئەوکەی دیکە چکەلۆ ئەم کەسە گوناحێک دەکەن لە مابینی خۆی خوایەتی بەڵام ئەم زاڵمە کە سنوور دەبەزێنێتن لە مابینی نەک خۆی خوای لە مابینی خۆی و شەعب و گەلێکیشە کە هەمووان تووشی
هەدەر ئەکا وێرانی ئەکا وڵات تووشی سەدان قەیران و ناڕەحەتی دەکای وانە زۆری فەرقە بۆیە دەبێت تەرکیز بکرێتە سەرەوانە زیاتر و زۆرتر هەم وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام کە فەرمێتی أفضل جهاد كلمة حق عند سلطان جائر ونيا تماشا بۆ سلطانی جائر دەبێت کلمە حەقی بەرامبەر بەکاربێنێ ئەتوها بێ لە مزگەوتێ بکوتی سەر ئەو خەڵقی فەقیری بخۆی تەنوێژێ تێزمێ هەڵەیەکیشی کرا بەخۆی میسال لەگەن نوێژەکەی گوناحەکەی دەڕواتن ئەقیمی سەڵاتە زلفەی الليل والنهار إن الحسنات يذهبن السيئات ئەو کابرا هاتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی یا ڕەسوڵ الله باشم نافرەتێک کردو و ماچم کردو پەشیمانم هاتوومە داوای گوناح چم لەسەرە فەرمی هەڵ سەڵەیتە معنا نوێژت کرد لەگەرەوە نوێژ زەمان بەڵێ ئەوە معناوە نییە تۆ کابس گوناح بکەم نوێژی پێیان دەڕۆ نا بەزمە بەسم پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن لەگەرەوەی ئەوها بە شێوازێکی ئومێد بەخش بووە ڕەحم و بەزەی خوای گەورەی لێ قەتع نەکردووە بەڵام کاتێک تەمەشا دەکەی لەگەر عوتبە و شەیبە و ئومەیە و ئەبوجەهل بەس شێوازێکی دیکە هەم لە کاری دەعوا وهم لە کاتی ڕوبەڕبوونەوە کاک ئەحمەدی مفتیزادە بە ڕەحمەت بێ شعرێکی ئەفەرمێ بۆ هەژار لاوێن لە زاڵم بەسام پێغەمبەری خوا سەلات و سەلام صلی الله عليه وسلم مەبەستەوەیە زۆر جار بۆ جوولەکەیەک چۆ ینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یاری لەگەڵا کردووە قەرزی لەگەڵا کردووە لە سەرمەرگی شاد چووە دەستی بەسەریان ناوتێتی ئیمانم پێبێنە بەڵام کاتێک کە کابرای جوتیار دێتە مەکە ئەبوجەهل پارەکەی خوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چێ بە غیرەت و بە شکۆمەندێکی زۆرەوە حەقەکەی لێ وەرگرت ئەویش بە سەرشۆڕیەوە پارەکە داتەوە بە پێغەمبەری خوا و ئەویش تەسلیمی خاوەنەکەی ئەکاتەوە بەتاکید ئەوە پەیامی ئیسلامە دەبێت ئێمە لە پێغەمبەرەکەمان عەلەیهی سەڵام فێری ئەوە بین کە ئێمە بەڕاستی بەو شێوازە لە ڕووی خیتاب و ئاراستەکردنی خەڵک و گەڕاندنەوەی خەڵک بۆ باوەشی ئیسلام و ڕوبەڕووبوونەوەی ئەو ستەمکار و دەسەڵاتە زاڵم و فەسادانەش کە بتوانین کاریگەریەکی دروست بکەین و ئەو خەڵکەش بەلای ئیسلام دابین. کۆتا پرسیارم زۆر بە کورتی ئێمە چی بڵێن بەو کەسانەی کە ئەگونجێ ئەخلاقێکی بەرزی هەبێ بەڵام تا ئێستا ناتوانێت حیجاب بکە ئەخلاقێکی بەرزی هەیە بۆ منە جگەرەکێشی ئەخلاقێکی بەرزی هەیە بۆ منە نەزەر و پەیوەندێکی ناشەرعی لەگەڵ ئافرەتێکە هەیە چی بڵێن بەوانە کە لەگەڵ ئەوەشدا ئەگە هەر ناتوان واز لە گوناحەکی خۆیان بێن بەڵام عیبادەت گەلێکیشانەیە ناومێد نەبن لە ڕحم و بەزەی خۆ بەڵێ وڵایمە پێیان دەڵێن تەبعاً وەکو ئامۆژگاریەکی دڵسۆزانە خەمخۆرانە کە دڵسۆز و خەمخۆریانین پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ ئاوا باوەشم بەسەر جەهەنەمادا کردبووە لێ نەگەڕم خەڵک بچێتێ و هەندێک خەڵک هەیە وەکو چۆن پێشکە و ئەوانە ئاهات پەڕە ئەکاتن و دەچێ بە بن ئەوەی دەخۆیت ئێمە دەڵێن ئینشاءالله ئەوانە ینی بیر لە خۆیان بکەنەوە ئەو ئیسلامە جوانە وەکو ئەو باوەشەیە بۆ ئەوەی ئەوان بپارێزێ هەم لە دنیادا کەسایەتێکی بەرز و هەروەها چاک و پاک و ڕێک و پێشەنگ و پێشەوانی دەربچوێنیتن و ببن بەمای پێشەنگ لە بۆ خەڵک و لە قیامەتیش بیان پارێزێتن لە عەزابی خوا دیارە کە ئاراستە دەکرێن بۆ ئەوەی ئافرەتان حیجاب بپۆشێ و عیبادەکانیان بە چاچی ئەنجامدەن کە ئەوان بی ئاگا دەبن غافڵ دەبن لەگەر ئەوەشدا بەڵام لایانی عیبادەتی خوای گەورە بەردەوام بن بێ ئومێد نەبن لە ڕەحمەتی خوای گەورە بەڵێ ئەمانەیان گوناحێکە مخالەفەیەکی شەرعیە بەڵام پەرستنی خوای پەروەردگار لە مروری زەماندا بە تێگەیشتنی فەلسەفەی عیبادەت و تێگەیشتنی ئەنجامدانی پەرستشەکانی لە بۆ خوای گەورە و حکمەتی لێی بە تاکید گەڕانێکوەکو سەردەمی خۆوتیانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فلان کەس شەو نوێژ دەکات بەس بۆ هەستیجەکەی دزیێش دەکات فەرمی وەڵڵی بەردەوام بی لەسەر شەو نوێژەکەی شەو نوێژەکە دزیەکەی پێتەرکەکە یعنی بەردەوام بوون لەسەر عیبادەت خەڵک بێ ئومێد نەکەی یعنی ئافرەتێکە ئەو دەما غافلە بێ ئاگایە کە دێتە دەرە سەر پۆش ناکە بەڵام نوێژەکانی بە مەزبوطیەکە ڕۆژیەکان دەگری ئەتوو بێ ئومێدکە بری وەڵی مادەمە تو سەر ناپۆشی نوێژێش مەکە و ڕۆژێژ مەگرە ئەمە غەڵەتە نەخێ بری نوێژەکە دەست خۆش بێ ڕۆژەکە دەست خۆش بێ ئەم شەشت جوان کە چاکە باشکە پێغەمبەری خوش صلی الله علیه و سلم فەرمووی عەبدوڵای کوڕی عومەر پیاوێکی چاک و پاکە ئەگەر شەو نوێژی هەبێ جا فەرمێ لەوە بەدووە هیچ شەوێک بەبێ شەو نوێژ نەخەوتووە نەناوە بەڵێ ئەو لە پاشان ئەو جار ئەو برانە پێیان دەڵێن یعنی ڕووبکەنە خوای پەروەردگار کە خوا ئەو هەموو ڕەحم و بەزەی پەیدا کردوونە ئەو هەموو ناز و نیعمەتەی لەگەڵدا کردوونە ینی بەسەراحەت شەرم بیانگرێ حیا بیانگرێ کە هەز نەکەن برێن وڵ ئەوشتشی گچکەی گوناحیشی گچی لەگەر ئای دەستنوێژە دەڕواویان بەسیتە نا بەڵام تەمەشا بکە بەرامبەر چ خوایەکی عەظیم کە مخالفەی دەکات سەرپێچی دەکات کە ئەمرەکەی دەشتێت جێبەجێ ناکە
لەگەڵ ئەوەش ئومێدیان زۆر بەزەییان بە بەزەی خوا بە ڕەحمی خوا هەبێ و عیبادەتەکانیشیان چاکن باشن پێم وایە عیبادەتەکان ڕۆشتەکانیش جوان دەکەن لۆ ئەگەر هەر بە کورتی پۆختی بێت تەمەشاکە هەموو عیبادەتەکان ڕەبتێکیان هەیە بە ئەخلاق إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر دي سروجي من لم يدع قول الزور والعمل به ونيا فليس لله حاجة أن يدع طعامه وشرابه يعني بيوني بأخلاقه يعني بيغن صفرمي هر كسك بروجي بلنقو أجر كسك الشر بيفروج إن شاتمه سابه فليقل إني امرؤ صائم يعني أتوم الشر أو روجيش بيوني بأخلاقه الحج أشهر معلومات فمن فرض فيهن الحج فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج حج بيوندي بمسائل قضي أخلاقه زكاة بيوندي بمسائل ديسان أخلاقه كمسائل سخاوة مسائل كومالاتية مسائل رحم بزية وهم أدبيات وأخلاقيات إسلامة يعني أنت مشاهدك حتى عبادات كان سبحان الله ربطش زور تركيز يعني بعبادته بأخلاقه يعني أخلاق ربطي هي بعبادته أخلاق بيك ومقرونا يعني پێویست دەکات ئینسانی ئەوەی دەرسی لێوەگرێ پەندی لێوەگری لەوەی کە بۆ ئەوەی لەگەرەوەی داناوە یعنی دەبێت ئینسانێکە عابیدی خوای گەورە بێ لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی هەڵسو کەوتکردن ناخەڵکیش دەبێت لەسەر ئاساسی ئەوە لە ڕووی ڕۆشتە بەرزەکانەوە تەعامل بکات. جەنابی مامۆستا مەلانامی خەنارەی زانای ئاینی زۆر سوپاس دەکەم کە عەزیەتماندای بۆ ئەم جارەی بەرنامەی بەفەڕ میوانی بەرنامەکەم بوویت. خوای گەورە پاداشتی ئەوەی بەڕێز و سەنجینی دوات زۆر سوپاس زۆر سوپاس دەکەم جەنابی مامۆستا زۆر سوپاس. بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارمان تا بە یەکگەشتنەوەیەکتر لە ئەڵقەیەکی تری بەرنامەکە بە خوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.